Привет! خۆڵۆدنا ئیدۆت سینێک ئێرە ڕووسیانیە ئێرە سلێمانیە بەڵام سەرماکەی هیچی کەمتر نییە لە سەرماکەی ڕووسیا هێندە پلەکانی گەرما هاتۆتە خوارەوە هێندە کەش و هەوا ساردە هاوشێوەی ڕووسیا هەر لێرە پێشبینیەکانی کەش و هەواتان پێ دەڵێن بەڵام پێش ئەوەی کە دەست بە باسکردنی پێشبینیەکان بکەم لێتان دەپرسم کێ دەزانێت بە زمانی ڕووسی باسی چیم کە دەتوانن لە کۆمنتا بۆمان بنووسن. کەشناسان و بەڕێوەبەراتی کەشناسی و بوومەلەرزەزانی ئاماژە بەوە دەکەن کە بەفر سەنتەری شارەکان دەگرێتەوە سەرەتا ئاماژەیان بەوە کرد لە کاتەکانی دوانیوەڕۆی ئەمڕۆوە بەفر و باران بە تێکەڵی لە ناوچە بەرزەکان و شاخاویەکان دەبارێت لە دیمەنەکاندا دەیبینن ئێستا ئەم بەفربارینە لە شوێنە بەرزەکاندا دەستی پێکردووە و هەروەها ئاماژە بەوە دەکەن لە کاتەکانی ئێوارەدا ئەم شەپۆلی بەفربارین و بارانبارینە ڕوو لە ناو سنتەری شارەکان دەکات بە تایبەتی شاری سلێمانی شاری دهۆک دەوروبەری شاری هەڵەبجە و تەنانەت دەوروبەری هەولێریش دەگرێتەوە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو دێتە خوارەوە کەشناسان ئاماژە بۆ دەکەن ئەم بارستە هەوا ساردا تا 18 کاتژمێر بۆ 22 کاتژمێری داهاتوو بەردەوام دەبێت بەڵام ئەوە نەبێت دوای 22 کاتژمێرەکە کەش و هەوا ئاسایی بێتەوە و سەرما نەمێنێت و هەروەها کەشەکە بەرەو فێنکی بڕوە دوای 22 کاتژمێرەکە سەرمایەکی بەهێز دەبێت بەڵام ئەوەیە کە شەپۆلی بەفربارین و بارانبارینەکە نامێنێت ئینشاءالله ئەم شەپۆلی بەفربارین و بارانبارینە دەبێت هەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و دەژێ بەسەر وڵاتەکەماندا سەر و گیانی هەموو لایەکیش پارێزراو دەبێت خواتان لەگەڵ